ئاگادارینە کاندیدە بەڕێزەکان بۆ ئەو خولەی هەڵبژاردن ڕاستی ئاوڕێک لە گەنج بدەنەوە. گەنج مەعاناتی زۆرە، خاصەتەن بە تایبەتی ئەو قوتابی زانکۆ. هیوادارم چاوێک بە دەرماڵەی زانکۆکان بخشێنرێتەوە و دەرماڵە بگەڕێتەوە بۆ زانکۆیەکان. بەخۆم حەز ناکەم کە ئافرەتان لەناو سیاسەت بن، چونکە یعنی سیاسەت ئیشی پیاوانە. ناڵم کە ئافرەت هیچ شتێک ناکە، بەس دەتوانێت دکتۆر بی، مهندس بی، یعنی بەس ئافرەت و سیاسەت پێم خۆش نییە. یعنی طبعا دەبێتن هەر وەکی پیا و کوچتن باش سیاسی داده بدن افرادی تدا هبیدن دکو باش افراد یه مافخاصی نف سیاست دا بلند بیدن تا بعد مافی افراد کنه هت خارند نف سیاست دا زۆر بەجددی بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن، چونکە بە بەشداری کردن لە پرۆسەی هەڵبژاردن دەتوانرێت سیستەمی حکومڕانی لە کوردستان ڕێک بخرێت. هیوادارم کە ئەو هەڵبژاردنە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی هەر کەم و کوڕیەک، هەر ناشەفافیەتێک، هەر نایاساییەک کە پێشترێ هەبووە جێبەجێ نەکرایان کە ئەو وعد و حدودانەی درایە کە جێبەجێ نەکرایە لەم هەڵبژاردنە کە ئەو کاندیدانەی دەنجیان پێ ئەدرێت ببنە جێگای متمانە بەجددی هەوڵ بدەن بۆ ئەوەی ئەرکی سەرشانیان جێبەجێ بکەن.